ئێمەش لەم ڕۆ دەستمان کرد بە جێبەجێکردنی ئەو بڕیارە لەو 63 سنتەری کە ئێستا هەمانە بۆ کوتان زانیاریەکانمان داونەتێ ئەوەی کە خۆی هات لەوێ دیکوتین ئەگەر مناڵەکە تەمەنی 12 قوتابی بوو دیارە ئێمە تیمی گەڕۆکیشمانەیە دەچێت بۆ قوتابخانەکان کوتانەکە و دوو بنکەشمان تەرخان کردووە لە ڕاستیا 4 قوتابخانە دوان لە ڕۆژەوە دوان ڕۆژاوە بۆ کوتانی مامۆسایان و قوتابیان کوتانەکانیان بەم میکانیزم بە هەر شێوازێک کە ئەو کەسێک کە قوتابی بێ یان خەڵکی تر بێ کە بێتە سنتەرەکە یان خۆمان بچین کوتانەکەی بۆ ئەنجامەدەین هەموو ئەو مناڵانەی کە 12یان تەواو کردووە و نەخۆشیان هەیە بۆ نمونە کۆمەڵێک مناڵمان هەیە نەخۆشی دڵیان کونە دڵیان بەداخەوە زەعیفە شێرپەنجەیان هەیە گورچیلەی زەعیفە جگەری زەعیفە نەخۆشی تری هەیە ئەمانە بەدخۆراکی هەیە ئەمانە زەڕورترن چکە مەناعەیان دابەزیوە کە مەناعەیان دابەزی ئەمانە زەڕورترن لە هەمووی تەنانەت جاران ئەوانی شێرپەنجەی هەبووە و لەسەر دەرمان بووە ئێستا ڕێنمایی نهات و بیان کوتین ئێستا نەک مناڵ گەورە ژەڵێگەر شێرپەنجەی هەبوو بیکوتە نەخۆشی جێشخایانی ئەوانە لە پێشترن بۆیە ڕۆژ بە ڕۆژ لێکۆڵینەوە لە ڤاکسینەکە زیاتر دەبێ و ڕێنمایی زیاترێت.